چەی تەنیایی ئەگرە مەرگیز بەرینایە 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 سەری پڕێژ لەسەر ئەژنۆی بێهێز لانایە 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 لە پێناوی عاشقی تۆدا نۆشی مازار ئەی بێ مروان ئەی بێ مروان لە پێناوی عاشقی تۆدا نۆشی مازار ئەی بێ مروان ئەی بێ مروان کەچی ئەڕۆی کەچی ئەڕۆی دڵی گوژۆم ئەکەی لە دڵۆ ئێوارانە پاییزێکی بێمەشابە و بێگوڵەیە ئێوارانە پاییزێکی بێڕەشابە و بێجوڵەیە هەناسەشم درەختێکی بێگەڵایە و بێنووزەیە بێگەڵایە و بێنووزەیە هەناسەشم درەختێکی بێگەڵایە و بێنووزەیە بێگەڵایە و بێنووزەیە آخری با واد لکردم چه
درختێکی بێگەڵایە و بێنووزەیە بێگەڵایە و بێنووزەیە بێگەڵایە و بێنووزەیە زۆر سپاس.